ئێعدام لە بەردەم ڕایگەشتی لە ئیسفەهان، ئیدانەکردنی نمایشی حکوومەتی ترس و تۆقاندن. سەرلەبەیانی ڕۆژی سێشەمە شەشی گەلاوێژ لە کاتێکدا کە هێزە ئەمنیەکان لە ئێوارەی ڕۆژی پێشترەوە مەیدانی عەلیخانی ئیسفەهانیان بە شێوەیەکی بەربڵاو داگیر کردهبوو. کۆماری ئیسلامی سزای ئێعدامی ئەبولفەسڵ سپاهی بادجانی و ئەمیر حوسێن سەفەری حوسێن ئابادی لە بەردەم ڕایگەشتی جێبەجێ کرد. ئەو دوو کەسە لە دەست بە سەرکراوانی خۆپیشاندانەکانی بەفرانبەری 1404 هەتاوی بوون کە تەنیا 10 ڕۆژ دوای لە سێدارەدانی عیرفان ئیسفەندیاری تەمەن 19 ساڵ و گوڵ محەممەد محەممەدی هاوڵاتی تەمەن 23 ساڵی ئیفغانستان لە گرتوخانەی دەستگرت لە سێدارەدران. بەم شێوەیە لە کەمتر لە 10 ڕۆژدا لە نیکەم 4 کەس لە تۆمەتبارانی یەک پەروەندەی قەزایی لە سێدارەدراون و دەیان دەست بە سەرکاوی دیکەش هێشتا مەترسی بەڕێوەچوون یان دەرچوونی سزای لە سێدارەدانیان لەسرە. ئەوەی لە مەیدانی عەلیخانی ڕوویدا ناکرێت تەنیا لە چوارچێوەی جێبەجێکردنی بڕیارێکی دادوەریدا لی تێبگەین. هەڵبژاردننی هەمان ئەو مەیدانەی کە ئەو ڕووداوی تێدا ڕوویداوە بەڕێکەوت نییە. ئەم هەڵبژاردنە بەشێکە لە شانۆگەریەکی حساب بۆکراو. حکوومەت بەگەڕاندنەوەی لە سێدارەدان بۆ هەمان شوێنی ناڕزایەتیەکان دەیەوێت پەیوەندیکی ڕاستەوخۆ لە نێوان خۆپیشاندانی سیاسی و مەرگدا دروست بکات. وەگەوەی بڵێت هەر شەقامێک ببێتە شوێنی خۆپیشاندان و ناڕزایەتی دەکرێت ببێتە شوێنی سێدارەش. ئەمە هەمان لۆژیکی و سزادانە نمایشەیە کە ئەنجامەکەی تەنیا سزادانی کەسی سزادراو نییە بەڵکو و گەاندنی پەیامێکە بۆ تەواوی کۆمەڵگە. جێگیربوونی بەربڵاو و پێشوەختەی هێزە ئەمنیەکان و هەوڵی ڕێکخراویان بۆ بڵاوپێکردنی ئەو هاوڵاتیانەی کە بە مەبەستی ناڕزایەتی یان تەنیا وەکو شاهیدێک کۆبووبوونەوە نیشانی دەدات کە حکوومەت هەر لە پێشترەوە کاردانەوەی ئەگەری خەڵکی پێشبینی کردووە و بەرنامەڕێژی کردووە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم ئامادەباشیە ئەمنیە خۆی لە خۆیدا دەرخەری شتێکی گرنگە. حکوومەتێکی کە خۆی لە پێگەی دەسەڵاتێکی ڕەهادا دەبینێتەوە پێویستی بەم ئاستە لە ئامادەکاری ئەمنی پێشوەختە نییە. ئەمە ئامادەییە زیاتر لەوەی کە نمایشی هێز و دەسەڵات بێت نیشانەی ترسە. ترسێک کە ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەت بەباشی لە لاوازی و لەرزۆکی پایەکانی ئەو نیزامە نادەت پەروەرەی خۆی تێدەگات. مۆدێلی مێژوویی کۆماری ئیسلامی لەم بوارەدا ڕوونە. لە 47 ساڵی ڕابردوودا هەر کاتێک ناڕزایەتی کۆمەڵایەتی و چینایەتیەکان پەرەیان سەند بێت و ترسی هەرزهێنانی کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی لە نێو ناوەندەکانی دەسەڵاتدا تونتر بوو بێتەوە، سەرکوت و توندوتیژی ئاشکراش زیاتر بەسەر فەزای گشتیدا زاڵ بووە. لە سێدارەدان، ئەشکەنجە، شەلاخ و سوکایەتی پێکردنی گشتی لە زومرەی ئامرازە هەمیشەیەکانی ئەم ڕژێمە بوون بە مەبەستی بەرهەمهێنانەوەی ترس و بێدەنگکردنی خەڵک. ئەوەی ئەمڕۆ لە ئیسفەهان دەیبینن هەوڵێکە بۆ ئاساییکردنەوەی توندوتیژی لە بارودۆخێکدا کە کۆمەڵگە هێشتا یادەوەری ناڕزایەتیەکانی ئەم دوایی بە زیندوی ڕاگرتووە. بەڵام خاڵێکی گرنگتر ئەوەیە کە ئەم ئاساییکردنەوەی توندوتیژیە خۆی بەرهەمی قەیرانێکی قۆڵترە. حکوومەتێک کە ئامڕازی سەرەکی بۆ پاراستنی دەسەڵاتی خۆی بریتی بێت لە نمایشی ئاشکرای مەرگ، حکوومەتێکە کە ڕێگە ئاساییەکانی دەسەڵاتدارێتی لە دەستداوە. لە سێدارەدان لە بەردەم ڕایگەشتیدا نەک نیشانەی سەقامگیری بەڵکو نیشانەی داماوی و سەر لێ شێواوی حکوومەتە لە ئاست چارەسەرکردنی ئەو دژوازیە کۆمەڵایەتی و چینایەتیەی کە لە ناخی ناڕزایەتیەکانی بەفرانباردا ڕەنگیاندایەوە. دژوازیەکی سەرچاوەگرتوو لە هەژاری، بێکاری، هەڵاوسان و ناداتپەروەری کە سەرکوت و توندوتیژی چارەسەریان ناکات، بەڵکو تەنیا دەتوانێت بۆ ماوەیەک دوایان بخات. لە بەرامبەر ئەم شانۆگەریەدا پرسیاری سەرەکی بۆ کۆمەڵگە و بۆ هێزە چەپ و پێشکەوت و خوازەکانەوەیە کە چۆن دەکرێت ڕێگری لەوە بکرێت کە شەقام و مەیدان بکرێتە شوێنی نمایشکردنی تاوان بێ ئەوەی گیانی هاوڵاتیان بکەوێتە مەترسیەوە. یەکەم هەنگاو بریتیە لە نەچوونی ئاگایانە بۆ تەماشاکردنی ئەو ڕووداوانە. لە سێدارەدانی ئاشکرا بۆ کاریگەری دانان پێویستی بە تەماشاکەر هەیە. خۆبواردنی بە کۆمەڵ و نەچوون بۆ سیرکردنی ئەو دیمەنانە یەکەم شێوازی خۆراگری مەدەنیە لە بەرامبەر ئەو کردەوەیەدا. بەڵام ڕەتکردنەوە بە تەنیایی بەس نییە. بەڵگەدارکردنی ئەم تاوانانە گەیاندنی زانیاری بەربڵاو بە سەرانسەری ئێران و جیهان، ناڕزایەتی بە کۆمەڵ و هاوپشتی ڕێکخراو لە نێوان بنەماڵی سزادراوان، هەڵسوڕاوانی مەدەنی و هێزە سیاسیەکان دەتوانێت ئەم ڕێوڕەسمە قێزەونە بکات بەڕق و نەفرەتێکی هەرچی زیاتر بەرامبەر بە ڕژێم و تێچووی سیاسی بۆ حکوومەت بباتە سەرێ. واقعەت ئەوەیە کە خەبات لە دژی سزای لە سێدارەدان ناتوانرێت لە خەبات لە دژی تەواوەتی سیستەمی سەرکوتی چینایەتی و سیاسی جیا بکرێتەوە.
لە سێدارەدانەکانی ئەم دواییە ئەڵلقەیەکە لە هەمان ئەو زنجیرەی کە کرێکارانی ناڕازی دژ بە حەق دەستە دواکەوتۆکان ژنانی بێکاری سەرپەرشتی بنەماڵە کۆڵبەران لە کوردستان و سوخوتبەران لە بەلوچستانیش لە خۆ دەگرێت. وەڵامدانەوە بەم زنجیرەیە تەنیا دەتوانێت بریتی بێت لە هاوپشتێکی بەربڵاوی چینایەتی سیاسی، هاوپشتێکی کە سنوورە نەتەوەیی و جوگرافیەکان تێدەپەڕێنێت، هەروەک چۆن لە سێردارەدانی هاوبەشی هاوڵاتیەکی ئێرانی و هاوڵاتیەکی ئەفغانستانی لە یەک کەیسدا دەرکەوت کە سەرکوت نەتەوە ناناسێت. لە سێدارەدان بۆ تەماشاکردنی نابێت، بەڵام بێدەنگ بوونیش لە بەرامبەریدا ڕێگەیەک بەرەو ڕزگاری ناکاتەوە. تەنیا بە نەڕەزایەتیە گرتووانە بەردەوام و وشیارانەیە کە دەکرێت کۆتایی بەم نمایشی مەرگە بهێنرێت و ڕێگە بۆ کۆمەڵگەیەکی دادپەروەرانەتر و ئازاد لەسەر بنەمای ئەمنیەت و خۆشگوزەرانی و بە دوور لە توند و تیژی حکومی خۆش بکرێت.